بریتە لە کارەکانم بریتە لە چەند کارێکی دەستی لە ملوانکە، شاڵ، مەدالیا، سێتی کڵاو و ملپێج بۆ مناڵان، ئەمانە هەمووی لە خوری ڕەنگا و ڕەنگ بەکاریانە هێنم و ئایان چنم و ئەو شوشە و کارتۆنانی ئاو کە خەڵک فڕی ئایا من سوودیان لێ وەرەگرمەوانێ ئایان ڕازێنمەوە بە گوێنی بە مورویش ڕەنگا و ڕەنگی جوان بۆیان ئەکڕم و ئایان ڕازێنمەوانێ زۆر شتێکی جوان دەرەچێ و ینی خەڵکێکی شەیە زۆر حەزی لێتی. هەموو پێشاکەکانم هەر کاری خێرخوازی بووە، ئەمەشم هەروە بێت و داهاتووشم هەروە بێت، یعنی خۆم حەزەکەم لە ناخی خۆمە، یعنی دایمە فکرەکەمەوانێکەوە ئەو پارێت چێ، ینی خۆی کاری دەستی پیاوانە ناکرێ بە پارە وەنیە زۆر زۆری تێچە زۆر هیلاکە بی بەدەستیەوە، بەڵام من هەر حەزەکەم ئەو پارەی پێشکەشکەم بە خەڵک، ئەو خەڵکانی کە پێویستیان پێێتی هەر خۆم ئەیکەم، من کەس هاوکارم نییە، بەس خوشکی گەورەشم ئەوە گێلاس عەلی چەند ملوانکەیەکی کوردەواری خۆی حەزی کرد بەشداری تیافکە دروستی کردو. بۆ پێشانگای داهاتووشم هەر لە ئێستەوە دەستم کردەوە بە ئیش شەو خەریگە بم یەکسەر دەستپێکەمەوانێ و لەوانێ کاتێکی نزیکە پێشانگایکی کەش بکەمەوە ئینشەڵڵا. زۆر خۆشحاڵم بەکردنەوەی لەم جۆرە پێشەنگایانە، لەبەر دوو هۆکارێکیان باڵپشتێکە بۆ خانمان یارمەتی دەریانە بێ بۆی کە ئەوانیش چاو لەم شێوە دروستکردانە بکەن. پاڵپشتی دووهەمیان ئەوەیە کە بەکارهێنانەوە دووجار دووبارە بەکارهێنانەوە، بۆ نمونە شوشەیەکی شەربە دەبینی یان پاکەتێکی ئاوە بینی یان شوشەیەکی پەنیرە بینی، ئەمانە هەمووی دووجار بەکارهێنراونەتەوە کە ئەمە پاڵپشتێکی زۆر باشە بۆ ژینگە، وەکو بڵین خۆمان پێڵین بۆ کراوەتەوە بە ڕسایکڵ. لەبەرو ئەم دووشتە شتێکی زۆر باشە، پاڵپشتێکی زۆر باشە بۆ خانمان و پێم خۆشەکە ئاوا بەشدارم لە پێشانگایەکی بەم شێوەیە. ئەم پێشەنگایە بە پاڵپشتی قاوەخانەی کەلتوری فەرمانبەران کاک جەزای ساز یارمەتی دایک میاوە و ببێ بەرامبەر ئەم شوێنە بۆ 2 ڕۆژە زۆر هاوکارمانەکەن، زۆر سپاسیانەکەین، لەشیان ساق بێخوا. بۆچی مرۆڤەکان حەساسێتی وەرزیان هەیە؟ چی هۆکارە بە توشبوونمان بە حەساسیەت؟ گوڵەکان خونچە دەکەن، درەختەکان گەڵای نوێیان لێ دەڕوێت، بەڵام ئەگەر حەساسیت بگریت ئەم تەقینەوەیە لە ژیانی نوێ دەگونجێت زیاتر ترست پێ ببەخشێت وەک لە چێش. هەر بچۆرە دەرەوە و لە چەند خولەکێکدا دەپژمیت و لوتت دەگیرێت، لوتت ئاوی پێدا دێتە